سڵاوتان لێبێت بینەرانی کورد کەنەکشن هەروەها ساڵی تازە نەورۆزیشتان لێ پیرۆز بێت من مەحتەبەر شێروانی واز دەخیلە شەمۆژ جەمژی نەورۆز و سەرساڵی نوە پیرۆز بن دێ بەرنامە ئیرۆدا بیرەوەریە هەڵەبجە دێ کۆنگرسی ئەمریکیدا داعش و پێشێلیەن مافی مرۆڤان ناڤڕۆکێ پانێلەکە دیبوو لە کۆنگرسی ئەمریکی پشتی ڕزگارکردنێ خەلکێ کوبانی ڤەدگەڕن و شاهین نەورۆزێ دکەن لێجارێ لە جیهانی چێ دەبە گفتوگۆکانی ناوکی نێوان ئێران و ئەمریکا هەینی دەست پێکرانەوە بەڵام دواتر بڕیاردرا تا هەفتەی داهاتووە پاش بدرێن چونکە شاندی ئێران گەڕانەوە تاران پاش کۆچی دوایی دایکی سەرکۆماری ئێران لە هەماندەم سەرۆکی ئەمریکا باراک ئۆباما پەیامێکی بە بۆنەی ساڵی تازە نەورۆز ئاراستەی ئێرانیەکان کرد ئەمە بەشێکێتی. This year we have the best opportunity in decades to pursue a different future. ئەمساڵ ئێمە باشترین هەلمە لە ماوەی دەیان ساڵاندا هەیە کە هەوڵی داهاتوویەکی جیاواز لە پەیوەندی نێوان دوو وڵاتمان بدەین. پەیامی من بۆ ئێوە خەڵکی ئێرانەوەیە کە دەبێت پێکەوە دەنگ هەڵبڕین بۆ ئەو داهاتوویەی کە هەوڵی بۆ دەدەین. هەروەک پێشوو چەندین جاران گوتومە باوەڕم وایە کە وڵاتەکانمان دەبێت لە توانایاندا بێت ئەو مەسلەیە بە شێوەیەکی ئاشتیانە و لە ڕێگای دیپلۆماسیەوە چارەسەر بکەن. ئەو دۆخەیە ئێستا لە گۆڕەدایە و ڕەنگە ئەو کاتە جارێکی دیکە بە زۆی نەڕەخسێت. پێم وایە وڵاتەکانمان هەلێکی مێژوویان هەیە کە ئەو مەسلەیە بە شێوەیەکی ئاشتیانە چارەسەر بکەن. هەلێک کە ئێمە نابێت لە کەیسی بدەین. An opportunity we should not miss. و کۆمەڵە عملیتانên دەوڵەتا ئیسلامی داعش ڤیدیۆیەک وەشاندیە تێدا دیار دەبە ئەو سێ پێشمەرگەین کوردان سەرژێ دکن و گەفەیان دکن و ئەوێ دەهان پێشمەرگەین دیژی لە جەموان گرتینە سەرژێ بکن ئەگەر هێزین کوردان بۆمبارانکردنە بنگەهێنوان نەڕاوەستینن. ڤیدیۆیە 6 دقیقەیی دەگەل هاتنە نەورۆزیە و هەنێک برینداران نیشان ددن ئیدعا دکن و ئەو بە بمبارانکردنە هێزین پێشمەرگیان هاتنە بریندارکردن ئەفجا سێ زەلامان بجلێن ڕەش بە کوردیژی دەئاخەون دیار دەکەن بەری بێنە سەرژێکردن دێ شەڕن لێ دژی داعشدە ژمارەکە پێشمەرگیان هاتنە گرتن هێزین کوردان بە پشتەوانیا هەڤبەندیە ئەمریکا و ئیرانێژی تونندڕێیان لە چەند دەڤەرن نینەوە و کەرکووکێ دەرخستینە. پلیس لە ئەفغانستان دەڵێت پێنجشەممە کۆمەڵە خەڵکەکی تووڕە وەرگەڕابوونە سەر ژنێک و ئەوەندەیان لێدا بوو کوشتبوویان و جەنازەکەشیان سووتاندبوو و فرایاندا بوو ناو ڕووبارێک لەبەرەوەی گۆیە قورئان کتێبی پیرۆز لای مسلمانانی سووتاندبوو. ئەم پەلامەردانە لە ناوەڕاستی کابولی پایتەخت کرا. ڕۆیتەرز ڕادەگەیەنێت بنە ماڵەی قوربانیەکە دەڵێن چەندین ساڵە ژنەکە نەخۆشی دەرونی هەبوو. بە پێی پۆلیسی ئەفغانستان 7 گومانبار دەستگیرکراون و لێکۆڵینەوەش بەردەوامە. ئۆپراسیۆنên لەشکری عێراقی و ملیتانên شیعە لێ دژی کۆمەڵە دەوڵەتا ئیسلامی داعش لێ دەڤەرە تکریتێ هاتنە ڕاوەستاندن لە هەمان دەمژی کۆمەڵên مافی مرۆڤان داعش بە تاوانên کۆمکوژیێ خەتەبار دکن. لشکری عراقی و چکدارن شیعه به پشتوانیا ایرانه لدستپیکاوی مه دست به هێرشên برفره دژی چکدارن دولتا اسلامی لباجر تکریت کرن لپشتی 2 هفتیان اپراسیون لشکری 2 هفتیه دا هاتا را گرتن جبر کو جاده و آواهیم باجری به بمبا و مینا هاتین پر کرن و قاعده کردن هجماره که چند صد چکدارن داعش دناف باجری دا. قماندار لشکر عراق جنرال عبدالوهاب السعدی دبیجتن اپراسیون لشکری و بردوام بد حتی آلا عراق لسر پارێزگەها صلاح الدین بێتە بلند کرن. عملية تحرير تكريت ئۆپراسیۆنە ئازادکردنا تکریتێ ji چەند قۆناغان پێک دێت یاەکێ بداوی هات و مەرەماوێ پەیداکردنا زانیاریان لەسەر جه و چەکên تیرۆریستان بوو دە باژارە تکریتێدا. هەرچەندە لەشکەر و پۆلیس و چەکدارên شیعە bi سانahî bajarê tikrî ji 4 aliyan ve dûrpêçkirîne lê derkirina çekdarên Daeş wê bi zehmet bitin. General Abdülwehab Saidî dibêjitin şerê tikrît pêvî bi piştevaniya hevpeymaniya birêberatiya Amerîka heye. داعش دورن آزاد کردن پارێزگەها صلاح الدین به وێرانی بجهێلان و بیرên petrolê şewitandin. هناك لا تزال بعض الحرائق جاري يعملون على هێشتا ئاگر بە هەنێک بیرên naftê dikevtin û kar ji bo vemirandina wan tê tekirin ev çendekin ji kêm bîrên naftê ketîne destê Daeş. Wêrankariyên çekdarên dewleta îslamî nebtinê saman û dîrokê digirit belku li pilayekê
مروف کریه آرمانچ و به تایبت پشتی هرشا برفره بسر باکور و روش آوای عراق و پارێزگەها نینەوە صلاح الدین کنترۆل کرین و ji ئەنجامدا چەکداران تاوانên نەمرۆڤانî li gor ol û nijad û tîreyên cuda pêkînadin û dirindetirîn komkujiya çekdarên Daeş pêkînan ew bû ewa li meha 6 çêbûy dijî serbazên Iraqî li Kempa Spyker ku ji berî niha bingehekî leşkeriya Emerîkî bû. Rêxirawa mafê mirova dibêjit belgehinî li ser rîdanên devera Elbeacîn ya Rojhelata Tikrit ya Piraniya Sirna hene ku çekdarên Dewleta Îslamî li navbera 506 heta 707 girtiyên Kempa Spyker kuştin ku ev hejmare zor zêdetir ji ewa ji berî niha hatiye ragihandin. Rêxirawa netewên êgirtî ya mafê mirova daxwazê ji civata ewlekariya netewên êgirtî dikit keysa Iraqê rewaneyî dadgeha tawanên nêfnetewî bikit û her wisa daxwaz ji hikûmeta Iraqê dikit dest bi vekolînên sertaserî bikit li ser zêdegaviyan li ser mafê mirova. Xalid Fettah, Dengê Amerîka. هەل سەر مافەکانی مرۆڤ چوارشەممە کۆمیسیۆنی تاملەنتۆز بۆ مافەکانی مرۆڤ لە دانیشتنێک لە کۆنگرس باسی پێشێلکاریەکانی مافەکانی مرۆڤ لەلایەن ڕێکخراوی تروریستی دەوڵەتی ئیسلامی ناسراو بە داعشی کرد. پانەلیستەکان ڕاستپەردەی خۆشیاندا بە کۆنگرس. هاوکارم دەخیلی شەمۆ لەوێ بوو باسی ئەم دانیشتنە گرنگە دەکات. لە دەمەکی کۆنگرسی ئەمریکی لەبەرە مشتومڕێ دەست پێ بکە لە سەرداخوازە سۆرۆک باراک ئۆباما ji bo bikarînana hêza leşkerî li dijî milîtanên Dewleta Îslamî Daeş, endamên Komîsyona Mafê Mirovan di civata nûnerên Emerîkî de dixwazin zanyariyan li ser tawanên vê komalê bizanin ji bo rewayiyê bidin karekî leşkerî eger bû. Ez taybetî dixeme me Daeş derênekê û hatîne pêş ku bi tundî li dijî azadiya olî ye. Daeş venêrê nexwe bikartîne ku kiryarên xwe yên tund û tûş rewa bike. Her wiha xurtbûna Daişê û gefeyên ku ew derdixe xwele pêwendiyekî xurt di navbera azadiya olî û ewlekariya me ya niştimanî jî çê dike. Hejmana zêdegaviyên Daişê gelek e. Kuştinkariya girseyî, serjêkirin, çarmixkirin, kuştina bi kevirkirinê, eşkence, destdirêja seksî, bi zorê dînguhartin, kolekirin û her wiha karanîna wan wekî mertala zindî. Komîsyona Mafê Mirovan ya bi navê Tom Lantos kobendeka endamên civata nûneran ya Kongresê Emerîkî ji her du partiyan. Endamên wê bihîvîna hikûmeta Serok Barack Obama kiryarekî karîger li dijî Daeş bike. Ji ber tawanên vê komalê li dijî medeniyan bi taybet kêmaniyên olî li Iraqê û li Sûriya ku şiyana parastina civakên xwe nîne. They have long faced official and societal discrimination in their small بۆ demekê dirêj ew kêmanî rastî ferq û cudahiyên desthilat û civakê dibin. Tu hêzên wan yên çekdar tune ye, got karibin berevaniyê di ber xwe de bikin, li hember zêdegavî û tund û tujiyan, yan jî mafê xwe di sîstema siyasî ya Iraqî de biparêzin. Panelistan rênimayiyên xwe dan komîsyonê ka Kongresa Emerîkî divê çi bike bo vebirkirina pêşêliyan li ser mafê mirovan û sivikkirina derdê qurbaniyên tundûtîjiyên Daeş û komalên diyên radîkal. Congress must closely monitor how the Obama administration دەبێت کۆنگرێز لە نزیەکەوە چاودێری ئەوە بکات کە حکوومەتی ئۆباما چۆن یارمەتی لەشکری بە هێزەکان دەکات و چه هێزێک دەگرێتەوە. ئەگەر چەکی ئەمریکی کەوتە دەستی هێزێک کە شایستەی نەبێت ئەوە باری مافی مرۆڤ خراپتری لێ دێت. دەوێت کۆنگرس گرانیە لەسەر حکوومەتی دەینە حتا ڕێنەمایین سیاسەتێک ڕۆحن داڕێژە و لەشکر و دیپلۆماتên ئەمریکی لەسەر بنەمای وێ سەردەریە لە عێراقی بکە. دەوێت حکوومەتên ئەمریکا و عێراقی نەخشەیە پشتی شەڕی دانن ئش بۆ نو ئاوادانکردنê و مسۆگەرکردنا vegeriyana xelkî û rêgirtinê lê tund û tîjiyên nijadî. Em rijdiye li civata nûneran dikin desthelata xwe bikarbînin û biryarekê derxin netewên êgirtî û hikûmeta Amerîka han bidin kiryara ji bo ladana rejima Esed û rawestandina komalên radîkal bikit heta em di welatê xwe da bi aştî bijîn. Nûnerên rêxistiyên mafê mirovan li Iraqê û nûnerên civakên gelên Sûrî daxwaza stratîjiyeka zelal kir li dijî Daeş û komalên radîkalên dî bi kiryarên leşkerî bi rawestandina aydolojiyên ev komal li ser tên avakirin û qeyîmkirina mîkanîzmên parastina mafê mirovan û mafê kêmaniyên olî li vê herêmê.
وجمارەکە ئەندامن کۆنگرسا ئەمریکی لە هۆڵەکە کۆنگرسی بیرەوەریە 27 ساڵیە کیمیابارانکردنا هەڵەبجە گێڕان وان ئەندامن کۆنگرسی باڵیۆزی عێراقی لە واشنگتن و نوێنەرە حکوومەتە هەرێما کوردستانی دیسان لە واشنگتن خواستن ئەو تاوانە ڕژێما سەدام حسێن ئەنجامدای وەک جەنۆساید بێ ناسکردن. Saddam and the heavily militarized Iraqi state killed well over 200,000 people, Kurds. بە بەشداربوونا بڕە کەسایەتی بەرپرس و نوێنەرن دەستگەه و ڕێخستنن خەمخۆر نوێنەراتیە حکوومەتە هەرێما کوردستانە عێراقێ KRG بۆنەیە 27 ساڵیە کۆمکوژیە حەلەبچە لە کۆنگرێسا ئەمریکی vejand. نوێنەرا KRG لە واشنگتن ڕێزدار بەیان سامی عەبدوڕەحمان ژێ ئامادەیان ڕاهۆڤیتیا ڕژیما سەدام حوسێن دیار کرد و داخواز ژێ کۆنگرێسا ئەمریکی کورک و حەلەبچە وەکو جینۆساید بدن ناسین. مەداوا کرشوان ڕێزۆلوشنێکی دەرباسی کۆنگرس بکەن کە کۆنگرێسا ئەمریکا ئاعتراف بجەنۆسایدا کوردستان بکە حەلەبجە ئەنفال جەنۆسایدا بارزانیا فەیلیا بجەنۆسایدا ئیزیدیا و ئێدژی مە داوا کرشوان دووبارە vê ڕێزۆلوشنی دەرباسی کۆنگرس بکەن وان قەولدایە دووبارە سەر vê مەسەلێ شغڵنە ئەف دەستکەفتنەکە مەزنە هەگەر سەر بشغڵن بێجە ئەمێ متابعەکەن ئەمێ بزانن چاوات بێ. سیناتۆرا کۆماری مارشا بلاکبرن پەیوەندیên xwe lêgel Kurdan di asteke bilind de nirxandin û wê jî piştgiriya xwe bo pênasîna Helepçe wekû jînosayid anî ziman. Wê daxwaza karekî hevbeş ji bo pêkanîna evêyekê kir. Sînatorê Demokrat Chris Van Hollen ji aliyê xwe ve komkujî wekû xerabtirîn kiryar anî ziman û got wî bi xwe jî dît çawa bi hezaran penaber derbasî Tirkiye dibin di wê demê de. In the late 1980s, at the end of the Iran-Iraq War, di dawiya salên heştê de di dawiya şerê Îran û Iraqê de derfet bo min çêbû got ez biçim wir piştî got rapor ji Iraq û Tirkiye hatin di derbarî bikaranîna Saddam Hüseyin çekên kîmyawî li dijî Kurdan. Ez çûm û min karîbû bi xwe hevdîtinan bi hinek penaberan bikim. Ew bi hezara derbasî Tirkiye bibûn. Em vegeriyan Amerîka û me raporta xwe bo Kongresê nivîsan û wê demê Amerîka bersiv ba awayekî erênî da. بالیۆزê Iraqî li Amerîka rêzdar Luqman Feylî wê jî ragihand ku Helepça yek ji komkujiyên hovaneyên dijî hemî pêkhateyên Iraqê ye. Ji nav wan jî Kurdên Feylî û banga civata navnetewî kir ku navê komkujiya Helepça bi awayê wê guncaw bête nasîn anko jînosayd. گرنگ کو ام نامه بگهینن جهانی و لور لکنگرسی جی دا کو پشتگیریا ما بکن پیوست ام نهیلن جارکا دی کمکوژه کا وها چی ببه امریکا ولاتکی خورتا و دکارا آلیکاریا ما بکه اف کمبونجی بیرانینکا دلتازینه ام هول ددن جی آلی همی جهانی و وکو جنوساید بیت ناسکرین و دسپیک جی دی جی کنگرس دبه سەرۆکا civata bilind a karûbarên jinan di hikûmeta Herêma Kurdistana Iraqê da rêzdar Pexşan Zengene dûpat kir ku Helepçe bi çekên kîmawî têk neçû belê ew bi ser ket. Helepçe hêşta xwênî lê etike. Belam Helepçe li nav ew kara sate li nav ew kawilkariye ser helatewe emro Helepçe parêzgay çwarhemî Herêmî Kurdistan e. Di dawiyê da du kurtefîlm li ser Helepçe û xelkê êzîdî hatin pêşankirin. Di dîroka Kurdan nûjen da Helepçe deqeke reş e li ser rûyê mirovatiyê. Ew mirovatiya ku di demekê da nikarîbû 5,000 zarok û kalemêr û pîrejin biparêze. Li vir li Washington jî beşdarbûyên evê kombûniyê dixwazin dûpat bikin û bi bîr bînin ku Kurd li dijî terorê ne wan di vê derbarê da gelek qurbanî dane. Salih Demîcer, dengê Amerîka. Li salê rojîş kobanî bû be sîmbolî berxwedan li ber xwaragirî di berember Daeş de. Herçend zorbeşî xapûr bû, sererayê ew jimarek li xelkekê lem kateyên Newroz digerênewe. اگر تو برای خواب بدی ویدیوین جی کوبانی دیگه هن توی بکاربی بیجیکا چلی وی باجار کردان لروش آواهاتیا به ایک پیوه ویرانی.
according to the average of deconstruction in Kobani. li gorî rêjeya wêranbûnê li bajarê Kobanê wekî ya tunha dibîne nêzîkî 75 ta 80 ji sedî yê bajêr wêran bûye. Peyvdarê desteya nû avadankirina Kubanî İdrîs Ne'san dibêjitin 1206 avahî bi êkcarî kavil bûne. 1169 ziyana mezin gehayê nêzîkî hezaran jî bi mûşek û hawînan kûn bûne. Ji bo vegerandina jiyanê li Kubanî desthilatdaran desteyek avadankirinê pêkînaya. The obstacle is remains of Asteng paşmayên şer û êrişên ezmanî ne. Paşmayên bimbe mûşik û mayînên Godaeş li dû xwe hêlane. Medaxwaz ji civakan avnetewî kiriye alîkariyê bikin ji bo paqijkirina Kobanê û gundên derdora wê. Lê mixabin kesî bersiva me nedaye. Em bihêvîne got civakan avnetewî alîkariyê bike ji bo parastina jiyana xelkê me. Egerçî bomb û mînên neteqiyayî Daeş li dû xwe hêlayîn, gefene li ser jiyana xelkê, lê nabin rêgir li pêş vegerandina Kubaniyan ji penaberiyê bi piyan ji rexêdiyê sinûr di nav Tirkiya de. Van mîro bi vê rûyê jî pir kêfxweş in. Aferim ji pêşmergan re, aferim ji hevalê me ya pekê re û aferim ji hevalê me ya pecê re. Me varîya jî dî wela me îna nekir ku em vegerine ser wetenî xwe, ser malê xwe, ser ji wetenê bav û kalê xwe. Xwedê Teala ji giyan razî bê, Xwedê tewfîqê bi giyan dê. Li mehaneh êlûna paramilîtanên Dewleta İslamî Daeş hêrîş îna ser Kubanî pitir ji 300 gundan li dorûber girtin û ketine çend rendegên bajar. Lê xweragiriya yekeyên parastina gel YPG bû nimûne û sembola bersîngirtina Daeş. Wan bi alîkariya hêrîşên firokên hevpeymana û pêşmergeyên Herêma Kurdistana Iraqê Daeş derxistin. Ji encamê şerên sê-çar mehan nêzîkî 200,000 xelkê herêmê penaber bûn. Niha li van rojan û digel hatina Newrozê ew penaber vedigerin û şahiya dikin. Şervanên Kubanî ku nêzîkî 500 ciwanan di şerê rizgarkirinê de giyanê xwe kirine qurban, alayên xwe bilind dikin. Li rojên serê salê Kurd ji xwe re bi roja azadiyê nav dikin, li dorûberên Kubanî û li ser hêla sunûrê digel Tirkiya şahiyên Newrozê dest pêkirine. û di nav alayên wan de wêneyê rêberê serhildayên Kurd Abdullah Öcalan yê li Tirkiya zindan kirî diyar dibin. Belê bînerên Kurd Connection ev her du vîdyoyên cuda hevpeyvîne ku vîdyoya Newrozê jî ku ji me re geştine dengê Amerîka ji cem rojnamavan Mahmûd Balî bû. Ji me re ka qanûnên pêşniyazkirî li Îranê jî yani hatine pêşniyazkirin bendkirinê dadinên pêş bikarînana hebên ragirtina du caniyê û her wesa jî delîveyên kar li pêş jinan. Ev li gora ragihandineka Rêxistiya Amnesty International. Ev qanûn hewlên vebirkirina zarokbûnê ji di nav Îraniyan de nahêle. Raportek ji Îranê li ser van qanûnên nû li dijî mafê jinan. ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەیی دەڵێت ئەگەر یاسا پێشنیازکراوەکان پیادە بکرێن ئەوە بەکارهێنانی دژە ئامرازەکانی دووگیانبوونی ژنان لە ئێراندا کۆت و پەیوەند دەکات و هەروەها بوارەکانی کارکردنیان لێزەوت دەکات. دەشڵێت حکوومەتی ئێرانی گەرەکێتی ژنانی گەنجان بکاتە مەکینەی منداڵ دروستکردن لەوەی کە مرۆڤ بن. دەسەڵاتدارانی ئێران دەیانەوێت ڕێگا لە ژنان بگرن کە بەخواستی خۆیان ڕێگای لە مناڵبوونیان بگرن. ئەمەش دووهەمشتی باوە لە پاش حەب خواردن بۆ ڕێگاگرتن لە دووگیان بوون. هەروەها ئەوان ڕێگا دەگرن دەستڕابگات بە زانیاریەکان لەسەر تەندروستی سێکس و زاوزێکردن بە تایبەتی ڕێگاکانی ڕێگەگرتن لە دووگیان بوون. ڕەها بەهاریانی دەڵێت ئەم بربەستانەی سەر ژنان ڕەنگە ئاکامی خراپی لە ئایندەدا بۆ تەندروستی دایکان هەبێت. ئەوان هیچ بژارێکیان نییە لەوە زیاتر کە بەبێ خواستی خۆیان دووگیان بن یان منداڵ لەبار ببەن بە ڕێگای نایاسایی و ناتەندروست.
دژواری ڕەوشی میانی جەنگی ئێران عێراقی ساڵانی هەشتاکان پێکەوە لەگەڵ سیاسەتەکانی حکوومەتی ئێرانی بە مەبەستی کەمکردنەوەی ژمارەی خێزان و قەوارەکەی بوونە مایەی کەمبوونەوەی ڕێژەی وەچەخستنەوە و شیرین حوسەین لە کۆلیژی شەهەنشاهی لە لەندەن. بەڕاستی ڕێژەی کەمبوونەوەی منداڵبوون تا کۆتایی 1970کان لە ئێران دەستی پێ نەکردبوو، بەڵام پاش ئەوە زۆر بە خێرایی کەمبووەوە. لەمڕۆدا ڕێژەی منداڵبوون لە ئێراندا نزیکەی لە 18% کە لە ژێر ئاستی ئەوەیە پێی دەگوتێت قەرەبووکردنەوە، هەروەها ڕێژەکانی هاوسەرگیری لە دابەزیندایە هاوکات ڕێژەکانی تەلاق لە بەرزبوونەوەدان، ئەمەش هۆکارێکی دیکەی کەمبوونەوەی ژمارەی دانیشتوانە. مەسەلەکە هەر ڕێگەگرتن لە دووگیانبوون و بەرنامەی خێزانی نییە، بەڵکو مەسلەی هاوسەرگیریە، ڕێژەی جیابوونەوە و هەروەها دووبارە هاوسەرگیریکردنەوە و تەمەنی پێکێنانی ژیانی هاوسەرگیریە. ڕێکخراوی ئەمنستی دەڵێت یاسای پێشنیازکراوی دووهەم فەرق و جودایی دەخڵقێنێت بەوەی کە دەرفەتی وەرگرتن لەو کارە بەتاڵانەدا دەداتە ڕەگەزی نێرینە و هەروەها بۆ ئەو ژنانی کە ئێستا خاوەن منداڵن. هاوکار ژنانی گەنج لە ڕیزبەندی پێدانی کار لە خوارەوەی ڕیزبەندەکەدا دادەنێت. ئەمەش مانای ئەوەیە ژنان زیاتر لە بازاڕەکانی کار لە ئێران دوور دەخرێنەوە و هەروەها واش دەکات نەتوانن بە ئاسانی جیا ببنەوە. ژنان خۆیان ئاستەنگی زۆریان لە بەردەمە کاتێک دەیانەوێت جیا ببنەوە، ئەوان مافی وەک پیاوانیان نییە بۆ تەلاق وەرگرتن. ئامانجی ئێران بۆ چارەسەرکردنی کێشەی کەمبوونەوەی ژماری دانیشتوان و هەروەها کەسانی بە ساڵدا چووە، بەڵام دەشڵێت ئەم سیاسەتانی پەیوەست زیانی دیکەی ئابووری کورتخایانیان دەبێت. هەبوونی مناڵی زۆر ڕەنگە بۆ ماوەی درێژدەم چارەسەر بێت، بەڵام جارێکی تر ئەمە پەیوەستە بە مەسەلەی ئابووریەوە بە تایبەتی لە ماوەیەکی کوردەمدا. شیرین حوسەین دەڵێت ئاستەنگەکانی دیمۆگرافی هەنووکە لە سەرانسەری هەرێمەکەدا هەستی پێدەکێت، هاوکاتیەوەی کە دانیشتوانی بەتەمەن گوشاری زیاتر دەخەنە سەر خزمەتگوزاری حکوومەتی. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا. دووبارە نەورۆستان پیرۆز بێت. بینەرانی عەزیز، بۆ زۆر لەو کەسانەی بەهۆی شەڕی سووریا و عێراق ئاوارە بوونە، بە تایبەتی ئەوانەی کەوتونەتە بەرپەراماری دڕندانەی داعش، لەوانەیە ساڵی تازە چێژی جارانی نەبێت. بە هەرحاڵ زۆریشان هەم جێژنە دەگرن. بۆ ئەمڕۆ خانمەکی کوردی ڕۆژاوا فەوزیە خەچۆ کە یەکێک لە ئاوارەکانە بەهۆی ئەم شەڕە دەگەڵمانە. فەوزیە خان زۆر بەخێر بێت. خێرا بێت ساغ بێ. زۆرم پێخۆشە بەو جلە جوانەی هاتووی. دەزانم جەنابەت خەڵکی شاری عامودەی لە ڕۆژاوا پێش هەموو شتێک بۆم باس بکە، ئایا ئەمە جلەکەت خۆتان هەری عامودەی یا هەری ڕۆژاوایە؟ عامودەی ڕۆژئاوا قولوا الخوتكن قش فيجي الخوتكن بس جاهل جحيل خرت وانا هذه نهل الخوتكن انه رنج الخوتكن قصب الخوتكن جبود نوروزي بتشير السينه والله زۆر جوانە. پێم خۆش بوو جەنابەت بەحسیەوە بکەی نەورۆز لە ئامادەی چاوە وەکی جەنابەت بەبیر دەبێتەوە زۆر بە کورتی. وەختاز بیر دەبێن بەرێ گەلێکی قەدەخە بوو. بدزی چێتکردن لە مالا چێتکردن لە ئۆداکێ چێتکردن و پشتی دنیات بوو شەڤڕەش دەچوون ئۆدا خەولەی باژێر چێ دەکردن و هەندەکە لەجڤیان نەورۆزا خۆ پیرۆز دەکردن ئەو گەلێکی بەڵێ ئازادیە و بە سەربەستی دەیشتیوێ حەیانێکی حیشتێ و ددووە تا حیشتێ و ددووە نه بۆ ئەشکەرە بۆ ئەشکەرە وجا 3-4 ساڵە ئیجا ئەف خۆرتی ئێ مەدرسا و کەچێکش مەدرسا دەچوون وان عقوبەت کردن وان خستن زندانە دێ وان چلۆ دەکردن دڕەڤیان دگوم نکارن بێ ڕۆژانە تەوی ئەم نکارن مالیم ناحەون دەچوون حیاتی 4 ساڵە ئەوڵۆ بڤی حالی پشتیوێ ئیجا لە شامیل لێ دەکەیل بەر پەرلەمانێ خۆرتێ مەنی گلوێ دەکێ دەرکەتن ji بۆ پێشانداناش بۆ مزاهرە چێتکردن ji بۆ کێڤێ ڕۆژێژی بکەن عەتلە وجا دەربەردان وان خۆرتە هات کوشتن دجید حافظ ئەسەدوی چاغی ساغ بوو دجی دکر عەتلە کر عەتلە گۆژی بۆ جەژنە دایکێیە مەگۆ غەم ناک جەمهە تەکر عەتلە هەمانە مێژوە بڵێ هەر لە 2008 هەروە بەهۆی خۆپێشاندان و لەسەر نەورۆز ژمارەیەک جیانیان لەدەستدا. بەڵام پێم خۆش بێ ئێستا باسی جەنابەتەوە بکەیت لێرە لە ئەمریکا نەورۆز چ معنای بوو توێ ئایا هەمان نەورۆزە یان لە غەریبەیە غەریبیەی ناخۆشی بەس دلێمە هەی لە وەرە هەی لە وەرە دلێمە ئەم گەلێکی غەمگینێ ji بۆ
ji bo Kobanê û ji bo van Kurdê menî Şingalê û ji bo van pêşmergê girtinê dibêjin şeva Newrozê wê mêwan bişewitîne. Va îro li Histça çil heb nav di muzahara ji bo cejna Newrozê pîroz dikin êvara wê di dua xwe teqandiye. Çil heb heta ana ئەوە ژ راپۆرت دراون هێشتا پشتڕاز نەکرا بڵێ لە هەمادەم هەر هێشتاژ ئاوارەکان دیارە لە ڕۆژاوە ڕوودا هەرێمی کوردستانی عێراق دەکەن و هیوادارم ساڵەشی بێت ساڵەشی پڕ لە خۆشی بێت بۆ هەمولایەک بە تایبەتی بۆ کەسانی کە جەنابەت باسکردن بوون بە قوربانی لە کۆتایی هیچ پەیامێک مەساژەکەت هەیە یان نە کورتی بێژی بۆ بینەرنمە مەساژێک بۆ ئین نەورۆزەی ساڵی تازە پیرۆزکەی یعنی پیرۆز دکم لێ کوردی هەرچار پەرچی کوردستانی پیرۆز دکم نەورۆزی انشاءالله تەجی پیرۆز دکەم انشاءالله نەورۆزێ مە ئەمی خۆشی و بشاهی لە هەردوو پیرۆز بکەن. زۆر سپاسی جەنابەت دەکەم فەوزیە خان فەوزیە خچۆ کە زەحمەتت چێشە بە ئەر کاتیە بەرنامەی کورد کۆنێکشن سپاسە دەکەم زۆر زۆر مەمنون و هەروەها بەردەوامی لەسەر بەرنامەی کورد کۆنێکشن زۆر لە کچۆڵەکان حەزیان لە بووکەڵە و گوڵ و شتی ئاوایە و زۆریشیان حەزیان لە ئۆتۆمۆبیل و دایناسۆر و شتی ئاوایە کە زۆربەی کوڕانەنە دوو دایک دەستیان بە درونی کراسی کچانە بەو نەخشانە کردووە کە کچۆڵەکانیان حەزیان لێ بە ئەم راپۆرتە پێکەوە ببینین. بێڵای تەمەن 6 ساڵان حەز دەکات خانوو ئۆتۆمبیل بە میکانۆ دروست بکات. من حەزم لە باربی و دایناسۆریشە. جلەکانی وێنەی دایناسۆری پێوەیە. من واگنێکم دەوێت کە بیبەستم لە واگنە. پێنی هاوڕێشی حەزی بە میکانۆیە. من حەز دەکەم کامیۆن دروست بکەم. ئەم منداڵە تەمەن 4 ساڵە حەزی بە ڕەنگی پەمەی و مۆریشە ئەو جلەش کە لەبەری کردووە. زۆر پێخۆشە کە لەبەری دەکات ڕەنگەکان کراوەن ئیسراحەتە و بێوێنەشە. بێوێنەیە لەبەر ئەوەی قماشەکەی نیشانەکانی بیرکاری پێوەیە. دایکی پێنی کاتی ترامۆنتانە دەڵێت دیزاینەکەی ڕێگا خۆش دەکات بۆ بیرکردنەوە لەسەر بیرکاری. ئێمە لەم جۆرە جلەمان لە بازاڕەکاندا نەدۆزیوەتەوە. کراسەکانی سیمبولەکان و دایناسۆر بۆ بە مۆدێلێکی نوێی جلی کچ کە پێی دەڵێن شازادە ئاسەم. هاودامەزرێنەری کۆمپانیاکە ڕەبێکە مێلسکی دەڵێت کراسەکان جۆرە دیزاینێکی پێوەیە کە زۆربەی جار لە جلی کوڕاندا هەیە. پێم وایە کە کچێک جلێک لەبەر بکات نیشانەی زانستی پێوە بێت ئەو بە جیهان دەڵێت ئەمە شتێکە کە حەزی پێیەتی ئەویش دەتوانێت حەزی بەشتی کچانە و زانستی بێت ئەو دەڵێت زانست هێندی کوڕان بۆ کچانیشە. ئەمە 2 ساڵ لەمەوە بەردەستی پێکرد کاتێک مێلسکی جلی بۆ کچە تەمەن 2 ساڵانەکەی دەکڕی کە نەیدەویست لە کراس زیاتر هیچی تر لەبەر بکات ئەو زۆربەی جار بیجامەکانی لە نێو جلی کوڕاندا بۆ دەکڕی چونکە کچەکەی حەزی بە ڕۆبۆت و میکانۆ و کەشتی وڵایی بوو. ڕۆژێک کاتێک لە بازارێکدا بەلای جلی کچاندا تێپەڕیم بە خۆمم گوت پێویستە کراسێکی ئەوها جوان دروست بکەین کە وێنەی ڕۆبۆت و دایناسۆری تێدا بێت چونکە ئەوەی ئەوە لەبەر دەکات حەزی لەیەتی کەسێک دەبێت بیکات ڕەنگە خۆم بیکەم. ئێڤا سانتکلێری هاوڕێی کۆک بوو لەگەڵ ئەو لەو کاتەوە ئەم کۆمپانیایان دروست کرد. مێلسکی کە مامۆستایە دایکی 2 منداڵە و سانکلێریش داڕێژەری ماڵپەڕە 4 منداڵی هەیە لە ڕۆژانی شەمان یەکتریان دەبینی. ئەوان ئەو جۆرە قوماشانە بەکاردەهێنن کە وێنەی ماشێن فڕۆکە دزی دەریایی و ئەتۆمی پێوەیە. ئەوان هەروەها کراسی تریش دروست دەکەن. زۆربەی جار من و ڕێبەکا لە ژێرزەمینەکەی خۆمان کارمان دەکرد. ڕێبەکا دەیبڕی و منیش دەمدرو و لە کاتژمێرێکدا نزیکەی 4 دانەمان دروست دەکرد. یەکەم هەفتا کراس لە کلێساکەی سانکلێرز فرۆشرا. پاشان دامەزرێنەرەکان کارەکانیان بردە سەر ئینتەرنێت لەوێ زۆر بەباشی دەفرۆشران. ئەوەندە بەباشی دەفرۆشان کە پێڕانە دەگەیشتین پاشان بڕیارماندا بیر لەوە بکەینەوە چۆن کۆمپانیا دروست بکەین. پاشان ئەوان دەستیان بە هەڵمەتی پارە کۆکردنەوە کرد لە چەند ڕۆژێکدا 35,000 دلار کۆ کردەوە تا گەیشتە 215,000 دلار. گەورەترین ئاسنگ ئەوە دەبێت کە چۆن بتوانین لە توانای ئەو داواکاریانەی کە خەڵک لێمان دەکەن بین. دامەزرێنەرەکان هیوادارن شازادە ئاسان فراوان بێت بۆ کەرەستەی تری کچان بۆ هەموو تەمەنێک و هەمووان پێیان جوان بێت. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا.
دەستخۆشی بۆ ئەو دایکانە هەم دڵی مناڵەکانی خۆیان خۆش کردەوە و هەروها وەکو دەڵن فایدەیەکیش دەبینن. دووبارە نەورۆزتان پیرۆز و هەروها سپاسان دەکەین کە لەگەڵماندا بوون. هەر شاد بن لە هەماندەم لە بیرمەکەن سەردانی ماڵپەڕەکانی بەشی کوردی دەنجی ئەمریکا و هەروەها فەیسبوک و توێتر بکەن. ئەم کاتتان بەخێر.